بە هیچ جۆری ئەمە پاساو نییە مناڵەکەم وا پەروەردەکەم ئەم خاکە و ئەم ئاوەی خۆشنەوێ و هەز بە سروشتێکی جوان نەکا. بەس ئەوە نییە کە بڵین زوڵم لە سروشتە، زوڵمەکە زیاتر لە خودی مرۆڤە. لە وێنەکانمانە ئەوە پیشان بین کە ئەو دیاردە زێوانە ئەبێ نەمێنێت. بەڵێ هونەری کاریکاتێر لقێکە لە هونەری شێوەکاری و ئەم هونەرە ئەگەر زۆر بە کورتی پێناسەیەکی فەن الموبالەغەی پێ ئەوترێ واتە هونەری زیادەڕۆیی، هونەرێکە هێڵەکان درێژ دەکاتەوانێ یاری لەسەر هەموو شکڵێک ئەکا جا ئەگە مرۆڤ بێ یان شکڵێکی تر بێ بە گەورەکردن بە بچووکردن لەم ڕێوانێ ڕەخنەی خۆی ئاراستە ئەکا ئەگەر لە هەج بوارێکا بێ چابوارەکە ئابووری بێ سیاسی بێ یان کۆمەڵایەتی بێت. لەبارەی ژینگەشەوە بە هەمان شکڵ بە هەمان ئەو داتایی کە هەیە ئەو پێوەری کە کاریکاتێر ئیشی لەسەرەکە ئەکە ئەویش هەر زیادەڕۆییە ئەتوانین ئێمە بچینە ناو سروشتەوانێ و کاریکاتێری لەسەر سروشت دروست بکەین. کاریکاتۆر یەکێک لە گەورەترین هونەرەکانە کە تا ئێستا توانیوێتی لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی قسەی هەبێ بۆ کوتن بە تایبەت سەبارەت بە ژینگە. ئێستا ئێمە گەورەتری هونەرمەندانێکی زۆر گەورەمان هەیە کە لەسەر ژینگە و تەنانەت لەسەر کۆمەلگا خەریکی کاریکاتۆر کێشانەوەن. و بەڕای من کاریکاتۆر یەکێکە لەو هونەرانەی کە خەڵکی ئاسایی زۆر جوانتر تێیدەگا، چون خەڵکی ئێستا زۆر کەم هەیە کە حوسەلەی هەبێ بڕا وتار بخێنێتەوە یا فیلمێکی زۆر تەمەشاکە سەبارەت بە شتێک. بەس تۆ بە کاریکاتۆر دەتوانی بە وێنەیەکی بە یەک دانە وەرەقا بۆ کێشانەوەکەی بتوانی مەبەستی خۆت دەربڕی بۆ ئەو کەسە بە ئاسانی لێت تێبگا، چون شتەکەش پەیوەندی هەیە بە حاڵەتێکی کۆمێدی دەتوانی بە هەر شێوازێک کە بتهەوێت ئەو کۆمەدیانە دەتوانی تاڵی تێکەڵکێ. ئێمە تەنزێکمان هەیە بە نێوی کۆمێدی تاڵ، یعنی ئێمە زۆربەی کاریکاتۆریستەکان لەسەر ئەو تاڵی ئیش دەکەن، لەسەر تاڵی کاریکاتۆر، چون ئەکسەرەن ینی دەتوانین بڵێن کاریکاتۆر وەکو نەقدێکی کۆمەڵایەتی توند و تیژە سەبارەت بە هەموو شتێکی. کاریکاتێر وەکو هەموو هونەرەکانی تر ڕۆڵ و کاریگەری خۆی هەبووە. ژینگە کە هەمومان پەیوەندی بە هەمومانەوە هەیە، هەڵبەتە عنسڕێکی سەرەکیە لە ئیشی زۆربەی فەنانەکانی جیهان. من بۆ خۆم ئیشم لەسەر نەبوونی ئاو کردووە و بەشداری پێشانگامان پێ کردووە و کاریگەری کاریکاتێر لەوەدا دێت کە سەریعترین وەسیلەیە بۆ ئەوەی بگا بە بەرامبەر بە متەلاقی. بۆیە هێڵک دوو هێڵ سێ هێڵ لە کاریکاتێرە بەقەد دە لەو حەجاری وا هەیە کاریگەری هەیە، بەقەد دە مەقالە کاریگەری هەیە. بەڵێ ئێستا ئەم کاریکاتێرەی من بەشێکە لەو ئیشێکم لەسەر ژینگە ئەو کە لە ڕووی ئاو هەواوە ژینگە پیس بووە، لە ڕووی شەڕ و شۆڕەوانێ مرۆڤاتی ڕوبەڕووی ژینگەیەکی ناسروشتی بۆتەوانێ بڕینی دارە و درەختەکان
من لێرەدا ئەوەی کە ئەم کاریکاتێرە ئەکێشم قسەکەی من لەسەرەوەی ئەگە مرۆڤ لێگەڕێ لەم هاوکێشەیە بچێتە دەرەوە واز لە ژینگە بێنێ ژینگە خۆی چارەسەرەکە ئەویش لێرەدا لە خلالی کێشانی وێنەوەیەکەوانێ. ئێستا من بەشێکی تەواو کردووە کە ئەم دارە جگەلەوەی بریندارە و خوێنی لێ ئەتکێ بەڵام لێرەوانەیە دڵێکی گرتووە و یارمەتی زەوی ئەدا و خوێنی پێبەخشێ لە کاتێکا کە زەوی پلەکانی گەرمای زەوی بەرز بۆتەوانە. بەڵێ ئەوەی کە لێرەدا من پیشانم داوە ئەو بارودۆخەنە هەموارەیە کە زەوی تایە ئەو بارگرانەیە کە لە بە پیشسازکردنی هەموو زەویەوانە یا ئەو شەڕ شۆڕێکە یەخەی زەوی گرتووە ئەو تاڵانیە کە لە بواری درەختەکانە ئەکرێکە من پێشنگایەکم لەو بوارە پێشکەش کرد بە ناونشانی درەختە ئەنفال کراوەکان بەڕاستی چەند ئەنفالی مرۆڤی ئەنفالی درەختەکان هەیە. لێرەدا ئەوەی کە من پێویستم پێ و قسە لەسەرەوە بکەم کە ئەو کۆمەکە ئەکرێت تەنها خۆشەویستی فریاڕاستی ئێمەیە. بەڕاستی لێرە ئەوەی کە من زەخم کردوێتەوە تەنها ئەوەیەکەوە لە ڕێی دڵێکەوە ئێمە ئەتوانین کۆمەک بە زەوی بکەین و درەختەکان ئەتوانین کۆمەک بە زەوی بکەن تەنها ئەوەیە کە ئێمە خۆشەویستی فریاڕاستی ئێمەیە. ئەم کاریکاتۆرەی کە ئێستا کێشامەوە باسی نیگارکێشێکە کە تا لا دەکات ڕۆیشتو بۆ شوێنێکی کە بۆی کە سروش بکێشێتەوە بەس تا لا دەکاتەوە دەبینە بۆتە بە شوێنێکی بۆتە بەبینە و لەو شتێ خۆی زۆر سەری سوورماوە و زۆریشی پێ ناخۆشە چون هەم نەقاشەکەی نیوە بۆتەوە نیوە ماوەتەوە هەمیش ئەوەی کە کەسێکی کە ئەوەندە حەزی لە سروشتە ڕۆیشتەوە بۆ کێشانەوەی دەبینێت کە نابود بۆ زۆری پێ ناخۆشە. ئەمەم لەسەر ئەو بابەتە کێشاوە کە ئێمە ڕۆژانە کە تا لا دەکەینەوە من خۆم بەیانی شەو کە دەنوم بەیانی هەڵدەستم دەبینم بینایەکی تازە دروستکراوە لە دەوری شار بە نێوی شوقەکانی نیشتەجێبوون یا کارگاکان یا هەر شتێکی ڕۆژانە خەریکن ئەو دارانە بە تاڵان دەبن و دەیانبڕن و هەڵبەت من باوەڕم بە یەک شت هەیە هەرگیز ژینگە لە بەرامبەر ئینسان نادۆڕێ ئەوە ئینسانە لە بەرامبەر ژینگەدا دەدۆڕێ چون هەر ئەوەندەی کە میلیاردها ساڵە زەمین هەیە ژیان هەیە بەس ئینسان خۆی لەو بابەتەیەوە بێبەش دەکا تا ماوەیە کە ئینسان نەسلی منقەرز بێت و تەواو بێت ئەوجار دووبارە ژیان دووبارە خۆی دەژێنێتەوە. بۆیە ئێمە بەس ئەوە نییە کە بڵین زوڵم لە سروشتە زوڵمەکە زیاتر لە خودی مرۆڤە. بابەتی ژینگە شتێک نییە کە لە ناکاو فێری بی ژینگە دەبێت هەر لە مناڵێەوە مناڵێکە لە دایک دەبێت دوای ئەوەی کە فەهم دەکات دەبێت هەر لە سەرەتای ژیانیەوە فێری ژینگە دۆستی بکەی ژینگە پارێزی فێرکەی ئەوە نییە کە من ئەوڕۆ بڕیار بدەم کە من تازە ژینگە دەپارێزم و بتوانم ئەو شتێ بکەم چون ئێمە هەر بە ئەمڕۆ شتێی فێر دەبێت
و بۆ فێربوونەکەشی کاتی پێویستە. هەر جودا لەوەی کە بە شێوازی تاکە کەسی دەبێت ژینگە بپارێزرێ، دەبێت ئەو ئەنجومەنهایەک هەبن ڕێگا نەدەن بۆ ئەو دەستدرێژانەی کە دەکرێتە سەر ژینگە. بۆ نمونە ڕێکخراوهایەک دروست بێت بۆ ئەوەی کە تەنانەت بەرامبەر حکوومەتیش بێتەوە، ینی ئەو توانایی هەبێت کە ئێمە دەبینین کە زۆربەی ئەو داربڕین و ئەو شتانەی کە دروست دەبن لە دەوروبەری شار بە دەستی حکوومەت خەریکە ئاوای لێ دێت. بەس منی تاکە کەس ناتوانم بڕۆم بەرەنگاری ئەو دەوڵەتە ئەو حکوومەتە بمەوە کە تۆ بۆت نییە ئەو کارێ بکەیت، چون ئەوان خۆیان بە ماڵکی ئەو مولکە دەزانن. دەبێت کە ئۆرگانهایەک بێت بۆەوەی کە بتوانە بەرەنگاری هەموو جور دەستدرێژێک بێتەوە. پەیامێکە لەنێو ئەو تابلۆیەدا لە ئەو کاریکاتۆرەدا بەس بۆی نێکە بڵام هونەرمەند ئەو شتەی دەبینێ، بەس کەسانێک کە زۆر وردبینن ئەو شتەی هەست پێ دەکەن. هەڵبەت شێشەی ژینگە و پاراستنی ژینگە زۆرە و لە مێژووەوە ئەو حاڵەتە هەیە، بەڵام ئێمە وەکو کاریکاتێریست دەبێت هیچ بخێنێ سەر ئەوەی کە چۆن چارەسەری و حاڵەتان ناکەین. تاوان ژینگە تەنها ئێمە قسەمان لەسەر ژینگەی سەوزایی و دارودرەخت نییە، هەندێک جار علاقەی بە ژینگەی گوێگرتنەوە هەیە، بە ژینگەی بینینەوە هەیە. ئێستا ژینگە ئەوەنە بەرفراوان بۆ کە زۆر مەجال ئەگرێتەوە. من بەڕاستی لەم وێنێدا ئەمە قسە لەسەر ئەوە بکەم کە بۆ ساتێک دڵخۆشی خۆمان ژینگە وێران نەکەین. ئەم کوڕەکە کێشاومە لێرە لەگەڵ ئەو کچە، طبعاً بدایەتی مەرحەلەی زەواج جوانە دیاری پێشکەشەکە، بەڵام لەگەڵ دیاریەکە ئەو ئەرزەی پشتی خۆی وێران کردووە و زەوی وێران کردووە. دەکرێت مەسەلەن ئێمە ئەو وێنەیە وا بێت کە بۆ داهاتوو بیر لەوە بکرێتەوە و لایەنە ئیجابیەکەی کە ئەو گوڵە لە ئینجانەیە کابێ بدرێ بە و خۆشەویستە بۆ ئەوەی ئەویش احتیفازی پێوە بکە و لە هەمان کاتە بۆن و بەرامەی بڵاو ئەبێتەوە کە ئەگەر هەمومان ئەو کارە بکەین هەڵبەتە ژینگەمان جوان ئەەکەین. بۆیە ئێمە لێرەدا قسە لەسەر ئەو ساتریکایەکەین کە دەبێت ئێمە هەمومان پاراستنی ژینگە ئەرکی سەرشانمان بێت و لە وێنەکانمانە ئەوە پیشان بین کە ئەو دیاردە زێوانە ئەبێ نەمێنێت. لە بواری ژینگەیە بەڕاستی کاریکاتێرم زۆر کردووە. خۆشببختانە پێشانگایەکیشم کردوتەوە بە ناونیشانی درەختە ئەنفال کراوەکان. جارێکی تر خۆشببختانە پەیوەندێکم لە نێوان ئینسانەکانە کە ئەنفال کراوە لەگەڵ ئەو درەختانی لە بادینان لەلایەن دەوڵەتی تورکیا و بڕایەوانێ ئەم پەیوەندیم دروست کردوانێ لە هەڵەبجە پێشکەشم کردن. ئەمە یەکێکە لەو ئیشانە کە پێشکەشم کردووە کە تایە ڕێک ئەو پیشانەدەم ئەو تەورە هەر ئینسانەکە خۆیەتی چاوی بەسراوەوە خەیاڵی لای پارە و پورە و ژینگە خاپورەکات. کێکی تر لە کاریکاتەرەکان ئەتوانم بڵێم و کەویستوشمە ئەنجامێکی لەسەر وەرگرم ئەوەیە ئایا بەرامبەر بە بڕینەوەی ئەو هەموو دار و درەختەی کە من بە درەختە ئەنفال کراوەکان ناوم برد لە بادینان بەداخەوە هیچ هەڵوێستێکمان لە حکوومەتی هەرێم نەبینی. لێرەوەیە من کەسێکم کردووە بەڕاستی لەسەر درەختە ئەنفال کراوەکە درەختە بڕاوەکە تەختەیە ڕەشێکی لەسەرە، بەڵام بەداخەوانێ هیچ شتێکی لەسەر نەنووسراوە. قسەکە لەسەرەوەی ئێمە وانەیەکمان نییە، ئێمە ئەزمون ناکەین بەڕاستی ئەم حکوومەت ئێمە هیچ ئەزمونێکی نییە، هیچ قسەیەکی نییە، یعنی کات تێ ئەپەڕێ و ئێمە هەر لە ڕابردووە ئەژین.
بەڵێ هەر لە بواری ژینگەیە بەڕاستی ئەمڕۆ بە بۆنەی جەنگەوانێ کە زۆربەی زۆری جیهانی گرتوتەوانێ چەند پێشەنگای کراوە خۆشبەختانە من بەشداریم تیا کردو و خەڵاتیشم تیا بەهێناوە ئەمەیان ئەم ئیشە مناڵێکە کە شیرەکەی ئەیا بە گوڵێک کە کۆمەڵی ڕۆکێت ڕوبەڕی گوڵەکە بوونێتەوە ئەوەی کە من ئەمەوێت سەرنجی ڕاکێشم لێرە ئەوەیە زۆر بەداخەوە لە کاتی جەنگەکانە کاتێک کە باز لە ژماری کوژراوەکان ئەڵێن ئەوەندەیان مناڵ و ئەوەندەیان ئافرەت بوو یعنی ئەم جیاکردنەوەی شتێکی زۆر خراپە بە پێچەوانەوانێ مناڵەکان سەروەتە زۆر گرنگ و زۆر بەرپڕباخەکانی ئێمەن کە ئێمە زۆر بە ئەهەمێتەوە بە شتێکی کەموانێ سەیریانەکەین بۆیە من لێرەوە کە مناڵم دەوری مناڵم گەورە کردووە کە ئەوانن ئەتوانن جوانیەکان ببەخشن مناڵە ئەتوانێت بێ بە مامۆستا بۆ ئێمە یەکێکی تر لە ئیشەکانی من قسە لەسەر ئەو جەنگەیە کە ئەمڕۆ ڕوبەڕووی هەموو جیهان بۆتەوانێ بۆ نمونە لە ئۆکرانیا هەر ئێستا لە سووریا لە غەزدا ئیتر سیستمی نیولیبرازم لەم ڕۆژە سیستمێکی زۆر تەماعکارانەیە بەڕاستی ئینسانێکی بەرخۆری ئەوێ و هەموو قازانجی خۆی لە شەڕ و لە داگیرکردنی هەست و بەها جوانەکانی ئینسانە ئەبینێتەوانەیە ئینسانی وەکو کاڵایەک لێ کردووە لێرەدا من هاتووم ئەمەم نیشان داوە کە وازدەوی داوای خۆشەویستی ئەکا بەڕاستی لە ئاخر جاریشە ڕۆکێتەکانیش ئەتەقنەوانەیە پارەکانیش بڵاو ئەبنەوانەیە بەڵام ئەوە ئینسانەکە زەریلی لێ ئەکەوێ بەرامبەر بەوە من تەنها زەویم کردووە دڵی بەرز کردوەوە ئەڵێ ئێوە خۆشەویستی بۆ کوێ هەڵێگرن یاکەی خۆشەویستی ئەەکەن بەڵێ کارێکی تر کە من کردومە و بەشداری لە پێشانگایە کرد کە لە میسر کرابوو لەسەر بارودۆخی ژینگە و بەرزبوونەوەی پلەی گەرمی منیش ئەم کاریکاتێرم کێشاوە بەڕاستی کەوا چۆن جیهان چاوی بەستراوەتەوانێ لە سایی ئەم سیستەمی نیولیبرالیزمەیە و پیشەسازی بە جۆرێک لەسەر زەوی گەشەی کردووە پلەکانی گەرما گۆڕاوە ئاستەنگی بۆ ژیانی ئینسانەکان دروست کردووە بە جۆرێ من ئەمەم کێشاوە کە زەوی ئیتر لە لێواری مەرگ نزیک بۆتەوە خەریکە ئەکەوێتە خوارەوانێ کارێکی تر بەڕاستی ئەوەیە کە ئەمڕۆ هەموو جیهان ڕوبەڕووی بۆتەوە بە بیابان بوونە بەداخەوانی کە ئەوە عێراقی شمولی ئەکەوە بەپێی ئەو داتانش کە هەر دەسەڵاتدارانی عێراق بڵاوێن کردوەوە لە 175 خاکی عێراق ڕوبەڕووی بە بیابان بوون ئەبێتەوانێ زەوێکی زۆری کشت و کاڵی ئاوی لێ کەم بۆتەوانێ بە بۆنی ئەو سەدانەی کەوا حکوومەتی ئێران و حکوومەتی تورکیا لەسەر ڕووبارەکان دروستیان کردووە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە لە ڕووی دموگرافیک شەوانێ بەڕاستی کار لە دانیشتوان و کار لە ئاوارەبوون و کار لە جێگۆڕکەی ئینسانەکان بکە دوای گرانی بە شوێن ئەمەدادێ لێرەدا ئەوەی کە من مەبەسمە هاتووم نەخشە عێراقم کێشاوە لەسەر دانیشتووە لەسەر بەرمیلێکی نەوت ئەوەی کە ئەڵێن ئێمە وڵاتەکەمان لەسەر ڕووبارێک لە زێر و لە ئاڵتونی نەوتە قسەکە لەسەر ئەوەیە ئالەم بارودۆخەیە بەڕاستی لەبەر ئەوەی سیستمێک نییە کە ژینگەی بەلاوە گرنگ بێ بەداخەوانێ ئەم زێڕ و ئەم هینە بۆ بە بەڵا بۆ عێراق و لە باتی ئەوەی کەوا ژینگەیەکی سەوزی لێ دروست بێ بەڵکو بە بیابان بوون کەوتۆتەوە ناو وڵاتەکەمان. من وەک شێوەکارێک کە جارجار ئیشی کاریکاتۆریشم کردو هەمیشە هەوڵم داوە کە قەڵەمەکەم لە خزمەتی خەڵک دابێت لە خزمەتی ژینگە دابێت یا ئەو شتانەیە کە باوەڕم پێیانە من هەر لە تەمەنی مناڵێەوە دەوری دووسە دانە پێشانگام داناست بەس بۆ ژینگە هەر لە مەکتەبیش کاتی خۆی چەند جارێک کاریکاتۆرم دەکێشا و دەمبردەوە من هەمیشە حەزم لە کاریکاتۆر بوو چون حاڵەتێکی کۆمێدی دەدا بە ئیشەکە و ئیشەکەش بە شێوازێکی زۆر جوان و کورت و پوخت دەگەیەنێت. کۆمەڵە کاریکاتۆرم لایە کە لەسەر ژینگەن یەکەم کاریکاتۆر باس لە ژنێکە کە خەریکە بە شێوازێکی زۆر بەناز و خۆشەویستی بۆ ئەم ئاژەڵا بۆ ئەو مانگایە خەریکە ڕسمی لەگەڵ دەگرێت
و خۆشەویستی خۆی بۆ دەردەبڕێت و دەیهەوێت لەوانەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش بە کەسێکی ئاژەڵدۆست بناسرێت بەس لە نێو دەستیدا دەبینین بەرگەری پێەیە یانیە بیفی پێەیە خەریکە لەولاوە گۆشتی ئەمە دەخوات و بەڵام خەریکە وەک شێوازێکی خەریکە خۆی فری و دەدا باشتر وا بڵێن. لێرەدا ئێمە مناڵێکمان هەیە کە خەریکە تکا لە بەلۆعەی ئاو دەکات بۆ ئەوەی کە چۆرە ئاوی بداتێت. ینی ئەمێژ بە دڵشکاوەیی و کە شێوازی چاوی ببینی وەک شتێکی ئیویشک هەڵاتەوە لە بێ ئاویان بەڵام دیسان بەزەی پێدادێت و تەواوی قەوەتی خۆی دەدا بۆ ئەوەی کە دڵۆپێ ئاو بدات بە دەستی ئەو مناڵە. یەکێکی تر لەم کارانە باز لە کەسێکە کە تەورێکی بەدەستەوەیە بۆ ئەوەی کە دارەکان ببڕێن و دارەیەکی زۆری بڕیوە بەس خۆی هاتۆ لە ژێری نیسەی ئەم دارە خەریکە دەحەسێتەوە. پەیامەکە ئەوەیە کە ئێمە هەرچەند کە دەزانین حەسمایەی ژیانی ئێمەیە مایەی حەیاتی ئێمەیە ئەم دارانە بەس بە زۆر بە ئاسانی دەیبڕین و گۆمان لێ نییە و تەنانەت زۆر کەس لە نەزانی و لە نەزانیەوە ئەو کارەی دەکات. ئەمەیان باسی چینی سەرە و خوارەوەی کۆمەلگا دەکات. تەنانەت لە چینی سەرەوەی کۆمەلگا خەڵک ئاوی شیرن زۆر بە ئاسانی بە فیرۆ دەدا بۆ خۆشتن بۆ ماشێنشت بۆ سیارەشتن بۆ هەموو کارێکی کە جگە لە خواردنەوەیە بەکاری دێنێت لە حاڵێکدا لە چینی خوارەوە تەنانەت چۆڕە ئاویان نییە بۆ خواردن و زۆربەی ئەو شوێنانەی کە بۆ جیلی خوارەوەی شارن لە بێ ئاوی خەریکن دەناڵێنن. بە فیرۆدانی ئاو نەک تەنیا بۆ جیلی سەرەوە هەموو کۆمەلگا خەریکن بە فیڕۆی دەبن. لەم کاریکاتەرەدا باز لەم باڵندانە دەکەین کە جوچکەکانیان لە سەرەتای لە دایکبوونیاندا لە قەفەزدان ینی لەو کاتەوە کە دنیا دەبینن ئەوان کۆمەڵە میلە لە بەرچاویانە کە ئێوان لەوانەیە ئاسمانێکی ئاوە ساف بۆیان شتێکی ئەسەم باوەڕ پێنەکراو بێت. ئەوە زۆر من خۆم زۆر حەزم لە ئاژەڵی ئاوەیە بەس دەبینم ڕۆژانە خەڵکێکی زۆر خەڵکی ئاسایی هەڵبەت خەریکن ئەو باڵندانە بۆ جوانی بۆ مناڵەکانیان دەیان بنەوە ماڵێ یا بۆ دەنگیان. ئەوە باسەکەیە لەسەر قشقەڵە و تووتی دەڵێ باشە من ناحەزم بەس دەتوانم بفڕم بەس تۆ جوانی بەڵام دایم لە قەفەزدای. بۆیە ئەوەی کە ئەوان لە قەفەزدان بۆیان خاڵێکی زۆر ڕەش و ناخۆشە. بۆی پەیامی ئەم کارە ئەوەیە کە ئەو باڵندە جوانانە جوانەکەیان دەوەیدا کە لە نێو سروشدا بیان بینی ڕەنگە و ڕەنگەکەیان هەموو شتێکیان لە نێو سروشدا جوانە نەک لەژێر لە نێو قەفەسێکی تەنگ و ناخۆش. هونەرمەند هەمیشە دەبێت قەڵەمەکەی فڵچەکەی لە خزمەتی ژینگەدا بێت. من زۆربەی کارەکانم لە سروشتا کردووە و بۆ ئەوەی ئێمە پەخشی هۆشیاری ژینگەیی بکەین بتوانین ئەو پەیامە بگەێنین بە هەموو لایەنەکانی تر. ئەرکی سەرشانی هونەرمەندە کە ژینگە بپارێزێت و ئیشی لە جوانی سروشتا بکات. ئەمڕۆ ئەم چەند کاریکەتەرێمان کردووە قسەیە لەسەر ژینگە. ئەمە یەکێکە لە کرێکارانی پاکەرەوە بەس کرێکارێکی سەرکێشە خۆڵ و پیسی سەر جادەکە ئەخاتەوە ژێر ڕەسیفەکەت. هەروەها وا پێویستەکات کە کاتێ ئەمە وێنی دیاردێکی وا ئەەکەین دەبێت خەڵکی ئەو بپارێزێت کە پیس و خاشاک و ئەوانە نەخاتە
شوێنی گشتیەوە بەڵکو شوێنی تایبەت هەیە بۆ خۆڵ و خاشاک لەوێ بپارێزرێت. یەکێکی تر لە کارەکان وەک دەبینن هەر پەیوەندە بە ژینگەوە ئەم شخصیتێکە ژینگە ناشرینەکە ژینگە پیسەکات دەیەوێت قورتومی سروشتە جوانە پاکەکەی خۆمان بگرێت. ئێمە نابێ و حاڵەتە بهێڵێن ڕووبات ئەو دووکەڵی فابریک و زۆربەی کارگەکان نابێ بگاتە ئەوەی کە ژینگەمان لێ تێک بدە. بەڕاستی ئەمڕۆ ئەو بارودۆخەی کە لە جیهانە ئەگوزارێ لە هەموو ڕوویەکەوە ژینگەی پیس کردووە. خاک ڕوبەڕووی پیسبوون بۆ تەوانە ڕوبەڕووی داخوران بووە، ئاو بە هەمان شکڵ، هەوا بە هەمان شکڵ، دەنگە دەنگێکی زۆر و شەڕ و شۆڕێکی زۆر لە جیهانە بڵاو بۆتەوانێ. بەڵام ئەمە ناکاتە کۆتایی شتەکان. ئەو بەرپرسیارەتی کەکەوێتە سەرشانی هەمومان بەڕاستی لە سەرشانی دەسەڵاتدارانە، لە سەرشانی بەڕێوەبەری قوتابخانەکانە، لە سەرشانی دایک و باوکانە، لە سەرشانی هونەرمەندانە. لە ئاخر جارە بەرپرسیارەتێکەیە بەرامبەر بە ژینگە بە قەناعەتی من کەس ناتوانانی خۆی لێ بدزێتەوە. ئەبێ ئەم بەرپرسیارەتە هەمومان هەڵی گرین. هیچ کاتێ ئەمە پاساو نییە. ئەمڕۆ ئەگەر ئێمە حکوومەتێکی گەندەڵیمان هەیە من دەبێ ئاوم پێ بفڕێمە سەر جادەکە بە هیچ جۆری ئەمە پاساو نییە مناڵەکەم وا پەروەردەکەم ئەم خاکە و ئەم ئاوەی خۆشنەوێ و هەز بە سروشتێکی جوان نەکا. لەبەر ئەوە بە قەناعەتی من ئێمە پێویستە هەر هەمومان لە بوارەکانی خۆمان دەست بە ئیشکردن بکەین. بە بڕای منیش تاکە شتێک ئەوەیە ئێمە پێویستمان بە شۆڕشێکە. شۆڕشەکە لە بواری پەروەردەیە ئینسانێک بەرهەم بێنێ کەوا تێبگا گەورەترین معجزە لەسەر ئەم گردونە ژیانە. ئێستا ئێمە ئەو ژیانەمان هەیە ئەبێ زۆر دڵمان خۆش بێ. ئێستا من ژیانم ئەمە گەورەترین شتە من فێری مناڵەکەمی کەم کە ئەو ژیانە. بەڵام لە نێو ژیانە ئەوەی لە سای ئەم سیستەمانە بۆ ئێمە ماوەتەوە ئەوەیە کەوا جەستەش و ئەقڵ و هەستیشمان ئەبێ ئەم گردونە بخینە خزمەتی ئەمانەوە. بۆیە ئاومان پیس کردووە، خاکمان پیس کردووە، شەڕ ئەەکەین، ماڵ وێرانی بەسەر ئینسانەکانە ئەهێنین، ئینسانمان کردو بە کەسێکی بەرخۆر. بەڵام بە پێچەوانەوە پەروەردە دروستەکە ئەمەیە کە ئەبێ ئێمە مناڵەکانمان وا پەروەردەکەین، ئەبێ جەستەش و ئەقڵ و هەستیشمان بخێنە خزمەتی ئەم ژیانەوانێ. ئەم ژیانە ڕەگی لە ناو خاکە ڕۆچووە. ئێمە وەکو دایکان و باوکان وەکو بەرپرسانی ئەم وڵاتە پێویستە ئەم ئامانەتێ بگەینین بەنەوەکانی داهاتومان. هەوایەکی پاک و خاکێکی پاک و ئاوێکی پاک بۆ مناڵەکانمان دەست بەدە بکەین. ئەمە هیچ کاتێ درەنگ نییە و ئەرکی سەرشانی هەمومانە و پێویستە دەست بۆ کارە بکەین. پەیامی کۆتایی ئەوەی کە ئێمە هەموومانۆکو تاکێک لەم کۆمەڵگایە دەبێ هەموومان لەگەڵ یەک دەست لە دەستی یەکتر ژینگە بپارێزین و بەرامبەر هەموو زوڵمێکیش کە لە ژینگە دەکرێت بۆستینەوە و سەردا نەخەین. ئەوەی کە بتوانین هەم بۆ خۆمان هەم بۆ کۆمەلگا کەسێکی زۆر باش بین، مفید بین. و داوام لە هەموو هونەرمەندان هەیە وەکو ئەرکێکی خۆیان ئەرکێکە لە سەریانە کە بتوانن لەو لە ڕێگای ئەو هونەرێکە هەیەە لەسەر ژینگە بدوێن خەڵک زیاتر ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی کە بتوانن هەنگاوێکی زۆر زۆر گەورە لە بەرامبەر ژینگە و ئەو شوێنەی کە تێدا دەژین هەڵێنن و بتوانن کە بۆ قەڵەمەی کە لە دەستیاندایە ئەو کارە گەورەی بکەن لە حەقی مرۆڤایەتیدا. ڕۆژ بە ڕۆژ ژینگەمان پیسە بێت، ڕۆژ بە ڕۆژ با بڵێن و شیاری ژینگەیی کەم ئەبێتەوە کە ئەرکی سەرشانی هەمومانە هەر لە مناڵانی سەرەتاییە و هەتا گەورەکان ئێمە ڕۆژانە قسە لەسەر ژینگە بکەین بۆ ئەوەش ئامرازی زۆر هەیە کە بتوانین بەکاری بێنین و تەسیل لە دەوروبەرکەین. ئێمە وەکو هونەرمەندان کاتێک کار دەکەین بۆ پاراستنی ژینگە ئەمە بەشێکی سەرەکی دەبێ هەموو هونەرمەندێک ئەو لایە بکاتەوە لەوەی کە ژینگەکە ئی هەمومانە دەبێ هەمومان بیپارێزین.